سڵاتانە بێ و ئەم کاتتان باش بینەران خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری کەناڵی وا ڕاستەوخۆ لەگەڵتانین. لەم بەرنامەیە گفتوگۆ یان تەوەری سەرێکی بەرنامە بریتیە لە کوردستان لە بەردەم هەڕەشەی تورکیا و وڵاتانی داگیرکرد. لەبارەی هەڕەشەکانی تورکیا وڵاتانی داگیرکرد دژ بە هەرێم و بەشەکانی تری کوردستان لەگەڵ هاوڕێ موحسین کەریم لە بەرنامەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین گفتوگۆی ئەم تەوەرە دەکەین. جگە لە هەڕەشەکانی تورکیا وڵاتانی داگیرکرد پەیوەندیەکانی دەرەوەی هەرێم و کاریگەری وەزعی ناوەخۆیی مەبەستمان کاریگەری سیستەمی حکومڕانی و مەترسیەکانی لەسەر قەواری هەرێم چییە و هەرکو ڕۆڵی چەپ و کۆمۆنیستەکان لەو بارەیەوە چییە. هەروەها لەبارەی هۆکارانەوە قسە دەکەین کە هەرێمی کوردستان تا ئەو ئاستەی ئێستای لاواز کردووە لەسەر ئەوەش دەوەستین ئەو ئەنجامی هەڵکشان و مەترسیە دەرەکیانە ئەوە ئەنجامی هەڵکشان و مەترسی دەرەکیە یا ئەنجامی هەڵکشانی مەترسیە ناوەخۆیەکانە بۆی کەڵەکەبوونی قەیرانەکانی سیستەمی حکومڕانی هەرێم. بارودۆخی ئەمڕۆ و ئەو ئەرکانە چین لەسەر چەپ و کۆمەنیست و کەسانی ئازادی خواز فەرزی دەکاتن. ئایا کاتیەوە نەهاتووە ئەو بلۆکبەندی هەیە لە نێوان ناوچەی سەوز و زەرد کە ناکۆچیەکانیان لە چوارچێوەی ڕاگرتن و مانەوەی ئەم مۆدێلە لە حکومڕانیە کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو وەک هێزی ڕاستڕەوی پاشکۆ پێشکەشیان کردو و بتوانین تێشیان بشێن و چەپ و ئازادی خوازەکان ئەوانەی ناڕازین و بەشێکن لە هێزی گۆڕانکاری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و بتوانن ئەوەی پێدەوترێ بلۆکی سێم دروست بکەن. پێش دەستپێکردنی بەرنمەکە چونە ناوەڕۆکی بەرنمەکە یەک دوو ڕوونکردنەوە بە پێویست دەزانم. خاڵ یەکەم ئەوەیە کە پۆزیشێکە داوای بەخشین دەکەین کە دوێنێ نەتواندرەوە بەرنامەی پێشکەش بکرێت کە پێشتر ینی بینەران ئاگدار کرابنەوە لەسەر ساڵیادی ڕاپەڕینەکانی وڵاتانی عەرەبی و هەروەها سبەی شەو کاتژمێرنەوە لەبارەی پرسی ژینگە و بارودۆخی کاریگەری سیستەم لەسەر پیسبوونی ژینگە ڕاستەوخۆ لەلایەن هاوڕێشەمان عەلیەوە بەرنامەیەکتان لێرەوە پێشکەش دەکرێت. خاڵی سێیەم داواکاری ناوانەی پێشکەوتن و فراوانبوونی ئەم کەناڵە بە گرنگ دەزانن سابسکرایبی کەناڵەکەمان لە یوتیوب بکەن وەک پاپشتێک لە ڕێگای کەناڵەکانی یوتیوب و هەروەها ئەوانەی کە دەتوانن بینەری بەرنمەکانی ئەم کەناڵە بن لە ڕێگای یوتیوب و هەروەها فەیسبوکەوە کە پێشتر لینکەکان ڕاگەیاندراوە دەتوانن ڕاستەوخۆ بینەر بن. بینەرانیش ئاگدار دەکەینەوە دەتوانن ڕاستەوخۆ بەشدار بن لە بەرنمەکە بە شێوەی ڤیدۆ مداخلەی بەرنمەکە بکەن بۆ ماوەیەکی دیاریکراو لە ڕێگای ئەم لینکەی کە لەسەر ماڵپەڕی کەناڵەکە ڕاگەیاندراوە و هاوڕێ ئاسۆ دەوڵەتیش دەکرێت جارجارە لە کۆمنت بۆ بینەران دابنێ بۆی بتوانن بیبینن و سپاسی هاوڕێ ئاسۆ دەوڵەتیش دەکەین کە لەگەڵمان دەبێت بۆ جێبەجێکردنی ئەم بەرنمەیە. هاوڕێ موحسین سڵاو دەبێ و ئەم کاتت باش. خۆشحاڵم کە بەیەکەوە گفتوگۆی ئەم تەوەرە دەکەین. دەمەوێت بە پرسیارێکی گشتی بۆ جەنابەت بچینە ناو تەوەرەکە کات بۆ جەنابەت دەبێ ئەویش ئەوەیە کوردستان لە بەردەم هەڕەشەی تورکیا وڵاتانی داگیرکردا لە ئێستادا جگە لە ڕیشە مێژوویەکەی یعنی ئەمڕۆ دەبینین کە ملیۆنان کورد نزیکەی 30 ملیۆن کورد لە تورکیا ملیۆنانی تر لە ئێران تەنانەت مافی قسەکردن و خوێندنی کوردوشیان نییە. جگەلەوەی ئەزمموی هەرێمی کوردستان لە عێراق و ینی وەبەسمان لە باشووری کوردستانە لە ڕۆژ ئاوا لە سووریا کە بەردەوام ئەم ئەزممونانەش دەکەوێتە بەردەم مەترسی وڵاتانی داگیرکرد. ڕای ئەوە چییە لەبارەی دۆزی کورد بە شێوەیەکی گشتی لە کوردستان؟ زۆر سپاس هاوڕێ هیوا بۆم دەرفەتە هیوادارم سەرکەوتوو بن. ڕاستیەکەی سەبارەت بە دۆزی کورد ئەگەر من بێ قسە بکەم چکە ڕاستیەکەی باسی وڵاتانی داگیرکەر و ئەوانە ئەو باسێکی ترە کە ڕەنگە نازان بێرە فرسەتە بێ قسەی لەسەرکن یان نەکە من کۆمنتم لەسەر ئەوانە هەمووی هەیە. وانە مەفهومێکی کۆمەڵە چەندێکی سیاسین کە لێکدانەوەی جیاجای بۆ کرێ پێم وایە لە ڕوانگەی بزوتنەوە کۆمەڵاتی جیاوازەکانی کوردستان ئەوتوانێت معنا و مانای جیاوازی پێبەخشێ. بەڵام مەسەلەی کورد یا بڵین دۆزی کورد بەشەی گشتی من لێرا قسە لەسەرکەم. طبعاً دۆزی کورد وەکو یەکێک لە پرسە معقەدە ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هاوشان یا هاوتای یا لەگەڵ کێشەی فەڵەستین و پرسی فەڵەستین
دوو کێشن کە لە ناوچەکەیە هەن و توان بڵێم دوو کێشن کە تقریبا یەک محتەوایان هەیە کە کێشەی نەتەوەییە و ئەمە تەنها لە ئاسی دنیا تقریبا لەم دوو منطقەیە ماون ڕاستە نەتەوەی تر هەیە کە بە شێوازی جۆرا و جۆر ڕەنگە نەیانتوانێت بە دەوڵەتی خۆیان دروستکەن یان کیانی پێڵێن کیانی سیاسی نەتەوەی خۆیان دروستکەن بەڵام ئەمانە وەکو کێشێکی سیاسی نین ئەوەی کە کێشەی سیاسی و توانین وەکو پرز وەکو دۆست معاملەی بکەین لە ئاسی دنیاە مەسەلەی کورد و مەسەلەی فەڵەستینە کەمانە توان بڵێم بە جۆرێکیش پاژماوەی دەورانێکی مێژووین کە بابڵین سەدەی بیستم کە زۆر لەم مەسەلانی تایە کاڵا کرایەوە حەل و فەسڵ کرا بەڵام ئەم دوو کێشەیە بە قووەتی خۆیان مانەوە باقیمانەوە تا ئێسەش هاتوون بەم شێوە بەردەوامی کێشەی کورد ئاڵۆزیەکی هەیە ئەویژەوەی کە کێشەیەکە لە چوار وڵاتەکەم چوار وڵاتە دراوسەی یەکترین و ئەم چوار وڵاتە بە شێوەیەک لە شێوەکان دەوڵەتانێک با بڵێن ئایدۆلۆژیایەکی سیاسی لەسەر حکومە کە بڕوای بە مافی یەکسانی نەتەوەکان نیە یعنی دەوڵەتانی استیبدادی قەومین دەوڵەتانی سەرکوتگەری قەومین کە لەسەر بنەمای جیاکاری قەومی نەتەوەیی و هەڵاواردنی نەتەوەیی بنیانی دەسەڵاتەکە و بنیانی سیستمی خۆیان داڕشتووەوە بەشێک لە بنەمای با بڵێن دەوڵەتداری ئەوان لەسەر چەسانەوەی نەتەوەی کورد دامەزراوە ئەم چەسانەوەیش با بڵێن لەسەر نەتەوەی کورد تقریبا توانین لە ئێران لە تورکیا لە عێراق بە جۆرێکیش لە سووری ئەمانە بزوتنەوەی وەکو کاردانەوە بەرامبەر بەوە بزوتنەوەی ناسوانسی کوردی دروست کردەوە کە ئەمانە تقریبا لە توانڵێم لە 60 ساڵی ڕابردووە زیاتریش بە شێوازی جۆرا و جۆر بەردەوام و درێژەیە هەیە و ئەمە خۆی بەشێکی وەکوتم بەشێکە لە ئاڵۆزی قەزەی کورد کە لە چوار دەوڵەتە دراوسەی یەکترین و هەر یەکەشیان بە جۆرێک لە جۆرەکان لە قەزەی کورددا تەدەخولیان هەیە مەسەڵەن تۆ دیقەت بە لە کێشەی بینی عێراق و ئێرانە لە قەزەی کورد لە عێراق ئێران تەدەخولەکە لە قەزەی کورد لە ئێرانە عێراق تەدەخولەکە بە پێچوانەوە لە قەزەی مەسەڵەن کورد لە سووریا تورکیا تەدەخولەکە بە جۆرێک مەسەڵەن هەتا لە کێشەی کورد لە عێراق مەسەڵەن تورکیا تەدەخولەکان ئەم دەوڵەتانە هەمیشە بەردەوام مەجالی تەدەخولیان هەبە بێجگەلەوەی کە توانیویانە سەرکوتی خەڵکی کوردستان لە وڵاتانی خۆیان بکەن هاوکات مەجالی تەدەخولیان هەبوو لە قەزەی کورد لە شوێنەکانی کە و هاوکات بەهۆی تەبعیەتی ئەحزابە کوردیەکان و حرەکەی کوردی لەم وڵاتانە لەناو ئەم مۆزعیکە هەیان بۆ هەمیشە ئەمانی وەسیلەیەک بوون بۆی کە مەجال بە تەدەخولێ و دەوڵەتانە بن ینی مەوزوعەکە توان بڵێم پێچیدەگی و ئاڵۆزەکەی لەوایە کە یەکەم قەزەی کورد لە چوار وڵاتەیە کە دراوسەی یەکترین و وڵاتانی استیبدادی قەومین ئەمانە بێژگە لە سەرکوتی خەڵکی کورد زمان لە وڵاتەکانی خۆیانە مەجای تەدەخولیان هەیە لەگەڵ دەوڵەتانی ترا پیلانگیاڕی دژی خەڵکی کوردستان و هاوکات سەرێکی تەوەیە کە خودی ئەحزابی کوردی هەمیشە لە منافەسە و لە کێشمەکێشی نێوان ئەم دەوڵەتە نارانە کە خۆیان کێشەی کوردیانەیە ئەمان هاتوون سیاسەتی خۆیان بردوتە پێشەوە لە سیاسەتی باڵێن تەبعیەت و خۆگرێدانی سیاسی لەگەڵ ئەوان هاتوون شتیانەکە دەستکەوتی سیاسی دەوڵەتەکەی خۆیان بەدەستێن کە تا ئێستا ئەم تەجروبەیە بە شێوەیەکی عەمەلی بێجگە لە کارەسات و بێجگە لە نەکبەتی بۆ خەڵکی کوردستان هیچێکی نەهێناوە ینی هەم سیاسەتی با بڵێن ئەم ئەحزابە کوردیانە و هەم سیاسەتی سەرکوتگەری دەوڵەتانی ناوچەکە ئەوەی کە لە کوردستان عێراق لە ڕوویاوە ڕەنگە مەسە کەسێک بڵێمە لە کوردستان عێراق بەرحاڵێمە حکوومەتێکی سەربەخۆمانێ نەوێک لە دەوڵەتێکی نیچە سەربەخۆمانێ بەڵام هەمومان ئەزانین کە ئەم ڕووداوانی لە کوردستان عێراق ڕوویە بەرهەمی هەلومەرجێکی جیهانی بوو کە وردەوردەم هەلومەرجە خەریکە تەواوە بێ مەسەن لە دوای حربی یەکەمی خەلیج ساڵی 90 کە منطقەی نۆفلای زۆن و منطقەی ناوچەی ئارام دروست دەبێت لەو کاتۆ تا ئێستا و لە کوردستان عێراق لە ژێر دەستی دوو حیزبە لە دوای 2023 کە دەوڵەتی عێراق ڕوخێ بە جۆرێک ئەمە ڕسمێت وەرەگرێەوە نەوعێک بەشداریەوان لە حکومەتی عێراقاوی بەڵام ئەمانە وردەورد ئەم پرۆسەی خەریکە تەواوە بێ بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەمە زۆر بەوازی دەرکەوتووە کە هەتا حکومەتی هەرێم و قەوارەی هەرێم وردە بەرەوە چێتەوە کە لەگەڵ حکومەتی مەرکەزیات دەمج بێتەوە سیاسەتی پێم وایە ئەمریکا ئەوەی کە مەسەلەن دەورانێک دەسەڵاتیا و بە حزابی کوردی نوعێک لە استقلالی سیاسی و ئابووری یابوونێ ئەمە وردەوردە خەریکە بەرەو تەوابوونە چێت وە مەسەلەی گرێدانەوەی باڵێن کوردستانی عێراق هەرێمی کوردستان بە عێراقەوە وردەوردە لە پرۆسێکا کە هەڵبەت پرۆسێکی معقەدە پرۆسێکی ئاڵۆزە قسەمانێ بەیانی دووبارین تاوی بەڵام بەرحاڵ ئەویش چۆتە سەر و ڕێچکەیە کە ئەگەری سربەخۆ بوون ئەگەری ئەوەی کە کوردستان عێراق سربەخۆ بێت دەوڵەتێکی سربەخۆ دروست بێ ئەمە گەرە بۆش بە شێوەیەکی زۆر توان بڵێم بە لانی کەم لەسەر دەستی ئەم ئەحزابە کوردیانە بۆ ماوەیەکی زۆر چۆ دەداوە گەر بڵێم ینی مستەحیلە ڕەنگە بالەغەم نەکرد بەڵام بە شێوەیەکی واقعی بۆ ماوەیەکی زۆر چۆ دەداوە مەگەرەوەی کە خەڵکی کوردستان خۆیان لە پرۆسێکی سیاسی بەشداری سیاسی
و هاتە مەدانی سیاسی خۆیان توان بەدەخاتیان لە هەنومەرجی سیاسی توان ئەڵگۆڕێک لە وەزعی سیاسی کوردستان پێک بێنن کە ویشی تر بە ئاقاریەوەی کە دەوڵەتێکی سەربەخۆ دروست بێیانەوەی کە پەیوەندی خۆیان لەگەڵ دەوڵەتی مەرکەزیە چۆن نەخشە ئاکێشن. دەست خۆش هاوڕە محسین، لە ڕاستیە ینی تقریبا تەختێکی گرنگی چوارچێوە گشتەکەت کرد. من کۆکم لەگەڵ ئەم تێگەیشتنەوە بە تایبەتی من پێم وایە لێرە یعنی پرسەکە لە چەند ئاستێکە بۆ ئێمە شایەنی لەسەر وەستان و قسەکردنی جدیە. لە ڕاستیە لە ئاستە مێژوەکەی دەزانین ئەم دابەشکردنەی کوردستان یعنی بەشێکە لە پرۆژە و لە کاریگەری با بڵێن ئیمپرالیزمی جیهانی و لە ئاستەکەی ترە لە ڕاستی ئەمڕۆ شۆڤینەتێکی قەومی و ئاینی قۆڵ ڕۆچۆتە ناو سیستەمە سیاسیەکان و کاریگەری تەنانەت لەسەر جۆرێک لە پانتایی کۆمەڵایەتیشەیە. ئەمە لە ڕاستیە لە تورکیاوە سیر بکە و لە باکووری کوردستان ینی مەبەستن لە باکووری کوردستانە و لە ڕۆژهەڵاتی کوردستان کە تەنیا لەم مانگە سەدان هاوڵاتی کورد دەستگیر کراون و لە ڕۆژئاوای کوردستان و ڕەنگە هەرێمی کوردستان دۆخەکە بە جۆری شتر بێت کە جۆرێک لە قوارەیەکی سیاسی پێکێنراوی، بەڵام تا ئێستا قوارەیە لە ئاسی نێودەوڵەتی قوارەیەکی دانپێنراو نەبێ. لەبارەی باشووری کوردستانەوە من پێم وایە کە تەوەری بەرنامەکەمان لەسەر مەترسیە. هەندێک جار ڕەنگە پێویستەکە ینی پرسیارەکە بە جۆری شتریش بکەنەویش ئەوەیە مەترسیەکانی سەرهەرێمی کوردستان چین و سەرچاوی ئەو مەترسیانە لەکوێدایە. لە ڕاستیە من پێم وایە جیاوازی ئێمە کاتێک کە قسە لەسەر مەترسیەکانی کوردستانەکەین لەگەڵ جیاوازی حەزابی بۆرژوازی کوردستان با بڵێن کوردستانی ناودووکەوەنە تەوان کاتێک بڵێن بۆرژوازی کوردستان لەوەیە لە ڕاستی ئێمە ئەم پرۆسەیە بە پرۆسەیەکی ینی ئەم مەترسیانە نەک لە تەنیا لەسەر سنوورەکان دەبینن بەڵکو بە تێگەیشتنی من کە ئەم مەترسیانە ڕاستەوخۆ پەیوەندی بگرێدراوە بە وەزعی ناوەخۆییدا و زیادبوونی هەڕەشەی دەرەچی ئەو ینی بەقەدەوەی کە زیادبوونی هەڕەشەی دەرەچی ئەو مەترسیانەی دروست کردوی لەوە زیاتر لاوەزبوون و داتەبینی قوارەی هەرێمە لە ناوە لە سای دەسەڵاتداریانێمی کوردستان ئەمە بەنسبەت بەبەستم لە باشووری کوردستانە کە بەداخەوە هەموو پێدراوەکانەوەمان بۆ پشتڕاست دەکەنەوە هەرێمی کوردستان لە ئاسی ناوەخۆیدا بەهۆی ئەم شێوازە لە حکومڕانی ڕوبەڕووی قەیرانێکی گشتگیری سەرتاسەری دەبێتەوە. ئەم قەیران لە ئاسی سیاسی ئابووری کۆمەڵایەتی تەواو ڕۆچەتە خوارەوە هیچ مانایەک بۆ ڕۆڵی خەڵکو و فەزای گشتیش نەماوەتەوە تا بتوانێت هەست بە بوونی خۆی بکاتن و ڕۆڵێک بگێڕێ بۆ گۆڕانکاری و بۆ دەواازبوون لەم دۆخی چەک بەستنە. تاوان هەندێک جار ئەوان بە جۆرێک باز لە قوارەی هەرێم دەکەن وەک ئەوەی ئەم قوارەیە دابڕاو بێت لە وەزعی ناوەخۆیی کە دیدەکە لە ڕاستیە لای ئێمە جیاوازیەکە لەوەیە یعنی دابڕاوێ لە وەزعی ناوەخۆیی و شێوەی حکومڕانیەکەی و بارودۆخی هاوڵاتیان. تەمان قوارەیەک وەگەوەی جەنابەت ئاماژەت پێکرد کە لە ئاستی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی ینی لەم هەڵومەرجەی ئێستابی و لە لایەکترا ڕوبەڕووی قەیرانی گشتگیر ببێتەوە کەمینەیەک وەکو غەنیمەت مامەڵەی پێوە بکەن و خەریکی جۆرێک لە تاڵانکردنی سامانی سەرزەوی و ژێرزەوی بوون و زۆرینەش بێبەش بێ لە مافە سیاسی و ئابووری کۆمەڵایەتیەکانی بێگومان پاپشی ناوخۆیی نامێنێتن دەکەوێتە بەردەم مەترسیەوە. هەرچەند لە هەرێمی کوردستان ئێمە باشە زانین ینی ئێمە دەبی وا سێری بکەین کە بەرهەمی تێکۆشانی گەلی کوردستانە و دەبێت بە جیاواز لە شکستی ئەم کەمینەیە بیبینن، بەڵام بۆ هەرێمێکە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی دابێتن و ڕوبەڕووی تا بە ئێستاش پلانی داگیرکاری ئیمپرالیزمی جیهانی ببێتەوە و هێشتا خاوەن قوارەی سیاسی خۆی نەبێت وەک دەوڵەت لەو لاشەوە دەورە درابێت بە وڵاتانی داگیرکرد بێگومان تەواوکردنی ئەم قۆناغا گرەی زۆری تێدەکەوێت و دەکەوێتە بەردەم مەترسی جدیەوە. لەوا بارودۆخێکە ئەوەی گرفت بێ هاوڕە محسین ینی لە بارودۆخی ئێسای کوردستانە ئەوەی کە سەیری مەشهدەکە بکەین بە شێوەیەکی گشتی تا بە ئێستا لە ڕاستیە دیدگایەک نییە کە ئێمە چۆن ئەم دوو بابەتە ئەگەر ینی ئێستا مە بۆستی لەسەر باشووری کوردستان بیبەستینەوە بە مەسلەی ناوەخۆیی هەرچەنە بەداخەوە لە ئاستی نێودەوڵەتی من پێم لە ئاستی نێونەتەوەیی و لە ئاستی وڵاتانی دەوروبەر و لە ئاستی پەیوەندی لەگەڵ باکوور و ڕۆژئاوا ڕۆژهەڵاتی کوردستان من پێم وایە کۆمەڵێک خاڵی هاوبەشەیە کە ئێمەی کوردستانیان دەبەستێتەوە بۆی ئێمە چۆن ڕوبەڕووی ئەو زوڵمە قەومیە ببینەوە کە لەسەرمانە
بەڵام لە ئاسی ناوەخۆی لارمی کوردستان لە ڕاستیت دۆخەکە بە ئاراستی چیترە بە ئاراستەیەکە کە تا بە ئێستا تەنیا مەترسیەکان دەبەستێتەوە بە مەترسی دەرەچی و بە جۆرێ لە جۆرەکان لە ناوچەی سەوز هەندێک باز لە هەرێمی سلێمانی دەکەن و لەو لاوەکە ئەم هەرێمە لە ڕاستیە بە ئاراستی ئەوەیە کە زیاتر بکەوێتە ژێرکاریگەری هیلالی شیعی و ئێران بە جۆرێ لە جۆرەکان لەوەی هەولێریش کە بە جۆرێکترە باڵێن لە زۆری سەوز دەکەوێتە ژێرکاریگەری هیلالی سنی و بە تایبەتی ئەجندای تورکیا ئەوی لێرە لە ڕاستیە غیا بە ئەجندایەکە کام ئەجندایەکی نیشتیمانی هەبێ و بێوێ خەڵکی کوردستان ئینقاز بکاتن لە بەردەم ئەو زوڵمە قەومیەی کە لەسەریتی پرسیارێک ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە بە تایبەتی ئێستا ئەگەر سەیری دوایین وتاری ئەردۆغان بکەین ئەردۆغان یعنی زۆر بەڕوونی لە دوایین ینی لەو باردۆخەی کە ئێستا ڕوبەڕووی جیهان و مەسلەی ینی ئاڵگۆڕی دەسەڵات لە هین دەبێتەوە لە ئەمریکا تەمان لەگەڵ دروستبوونی ئەو بۆشایی و کەلێنەی هەیە ئێمە دەبینین دەستدرێژیەکانی تورکیا بۆ سەرگەلی کوردستان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت طبعا ئاماژە و ڕۆتی ڕووداوەکان و کەلێنەکان دەزوەردان و دەستدرێژی هێرشی زیاتری تورکیا پیشان دەدەن چ لە باکوور چ لە ڕۆژئاوا و لە هەروەها لە هەرێمی کوردستان هاوکات لەگەڵ ئەم دەستدرێژیانە کە ئێمە باس لەوە ناکەین کە لە ئاستی وڵاتانی لە سۆماڵ و تەنانەت قەوقازەوە بگرێت تا دەگاتە سووریا و عێراقیش دەستدرێژەکانی تورکیا ئێستا دەبیندرێتن لەم ماوەیەدا کە لە دوایی بەجێهێنانی نوێژی هەینی لە مزگەوتی کەرەم ئەینلار لە ئەستەمبۆڵ لەبارەی دۆخی شنگال بەڕوونی ئەردۆغان دەڵێ یعنی بە زمانێکی هەڕەشەوە ڕایگەیان کە وڵاتەکەی ڕەنگە خۆی دەزورداتە کاروباری ئەو ناوچەیە مەبەستی لە شنگال و کوردستانە بن لەژێر عینوانی بۆ بەناوی ئەوەی کە گەریلاکانی پەکەکە لەو ناوچەیە دەربکات وتی من هەمیشە گوتەیەکمەیە کە دەڵم شەیەک لە ناکاو دین و هەموو بابەتەکە شەر ئەمەیە تەمان هەفتەی پێشووتریش وەکەوەی ئاگداری لە بیستی ئەم مانگا وەزیری ئەم کابرا خەلووسی ئاکاری ئەمەی وەزیری بەرگری تورکیا سەردانی عێراقی کرد و لەگەڵ کازمی و هەروە بەرپرسانی هەرێم کۆبەوە دوای کۆبنەوەکە کازمی ڕایگەیان کە لەگەڵ تورکیا لەسەر چارەسەرکردنی ڕەشەکانی تیرۆر لە ناوتە سووریەکان هاوڕاین طبعا لێرە لە ڕاستیە مەبەستن لە چییە یعنی ئەو تەسەوڕەی کە ئێستا هەیە بە تایبەتی خەباتی گەلانی ئازادی خواز لە چوارچێوەی چەمچی تیرۆر لە قەڵم دەدەن ئەوان مەبەستیان لە تیرۆر ڕوونە تاوانی طبعا ینی ئەوەی کە داد و گەشەپێدانی ئیسلامی و ئەوەی عێراق دەیکا ئەوەی لە ئێران دەکرێت ئەمە لای ئەوان تیرۆری دەوڵەتی نییە و ناچێتە ناو چوارچێ ئەوەیە بەڵکو لە جەر عینوانی ڕاگررتنی ئارامی و چەسپاندنی یاسایە بەڵام پێکەشانی گەلی کوردستان و گەلانی ئازادی خواز و ملەتانی ژێردەستی ئیمپرالیزمی سەرمایهداری ینی تازە دەتوانین ناوی لێ بنێن و قوربانی دەستی شۆڤینەتی مەسەبی و ئاینی نێتەوەی کە هەرسێکی لەم ناوچێ لە ڕاستیە تێکەڵاوە بە پێوەرەکانی ئێسای جیانی ئەمانە ئەم تێکۆشانە دەخرێتە لیستی تیرۆرەوە تەمان ئێمە دەزانین ئەم لیستە ڕۆژ بە ڕۆژ بەرفراواندایە لە باکووری کوردستان ئێمە دەبینین کە هەزاران کورد لە زیندانەکانن و سەرڕای بڕیاری سیاسی بڕیاری یەکێتی ئەوروپا دادگای یەکێتی ئەوروپا یعنی ئەگەر قسە لەسەر دوایین ڕووداوەکان بێ بۆ ئازادکردنی دەمیرتاش لەم چەند ڕۆژە تورکیا ینی ئەجارشکە ئێمە ڕەت کردەوە و لە ناوە خۆ جارشکە ئۆپراسیۆنێکی گەورەی دژ بە پەکەکە لە باکووری کوردستان لە پارێزگای ئاگری دەست پێ کردووە و ئێستا لە ڕاستیە مەترسیەکان جگەلەوەی کە سی بنکەی سەربازی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستانە ئێستا دەیەوێت ڕاستەوخۆ بێ شنگال داگیر بکات کە مەبەستی سەرەکی دابڕینی ڕۆژئاوای کوردستان و باشووری کوردستانە و دوایین ڕێککەوتنامەی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانیش بەدەر نەبوو لەم بابەتە لەوەها بارودۆخێکدا لە ڕاستی ئەوەی کە جێگای پرسیار بێ یعنی ئەم هەڕەشانە زۆر بە ئاسانی ئاورە محسین لە ئاسی فەزای گشتی لە کوردستانە تەداخولەکان من لە ڕاستیە باس لە ئەمەبەستم لە بەرپرسانی هەرێمی کوردستان ناکەین چکە دیارە ئەجندایی ئەم با بڵێن بەرپرسان چۆنە بەڵام مەبەستم لە ڕۆڵی ئێمەمانانە و فەزای گشتیە لەم بابەتە
کەچی ئەم بابەتە زۆر بە ئاسانی وەردەگیرێ و بەیانی لە ڕاستی وەکو چۆن باڵێن ئۆپراسیۆنی سەربازی دەستی پێکردووە بۆ سەر ئەم ناوچەیە ئەمەش جارێکتر بە زۆریشتر عیندەگاتە ناوەوەی هەرێمی کوردستان. پرسیارەوەی دۆخەکە بۆچی بەم ئاستە گەیشتووە کە ئەسڵان ئەم هەڕەشانە لای ئێمە بە جددی وەرنەگیرێ و وەک وابێ ئێمە ئەوەندە سەرکوت کرابین ئەوەندە درابێ بە سەرمان یعنی ڕاهاتبین لەگەڵ ئەم دەست درێژیانە. هاوڕێ هیوا ڕاستەکەی مەسایلی زۆر ڕوژا لە قسەکانی تویا کە پێویستەکە قسەی لەسەرکەین. بەڕێی من داین چۆنە ئەوەی کە لە بەرامبەر خەتەری مەسەلەن هێرشی تورکیا یا فلان دەوڵەتی ترا بۆ سەر هەرێمی کوردستان یا بۆ فلان شوێنێمە حساس بین. بەڕێی من زین چۆن ئێمە بلانی کەم منکو کەسێکی کۆمۆنیست کە مەسەلەی ئەسڵیم مەسەلەی خەباتی چینایەتی و مەسەلەی ئەوەیە کە لە تورکیا لە عێراق لە ئێران لە شوێنێک بۆ من مەسەلەی خەباتی ئینتەرناسیۆناڵ و هاوپشتی نێونەتەوەی چینی کرێکان لە مەنتیقەیان مهمە و ئەمە ئەسڵی قەزیەکەی منە و لێرەشۆ بۆ مەسەلەی چارەسەری مەسەلەی میلی نەتەوەی هەتا زوڵم لەسەر خەڵکی کوردستان لەسەر ئەوانە ئەڕوانم چونکە معلومە کە لە ڕوانگەی کۆمۆنیستەکانەوە زوڵمی نەتەوەی زوڵم لەسەر ژنان زوڵم لەسەر ڕەشپێست چوزانم ئەوانە هەمووی بەشێکە لە پێداویستەکانی دەسەڵاتی سەرمایە و بەشێکە لە تەکمیلەی ئایدۆلۆژی سیاسی بۆرژوازی یعنی مەسەلەن ینی بۆچی دەورانێک بۆرژوازی دەوڵەتی قەومی دروزەکە بەڵام دەورانێکیش مەسەن دەوڵەتێک ئەتوانێت لە چەند قەومێ پێک بێت و یەکیان ئەوان تر بچەوسێنێتەوە. معلومە کە ئەمە لە خەبیسی و لە خراپی و لە پیس و بۆگەنی ئەو مەجموع حاکمە نییە کە تەمسیل نەتەوەیەکە. ئەمە ئەزان چۆن بەبڕای من ئەمە زەڕۆتێکی اقتصادی تەبەقی چینی بۆرژوازیە کە بەم شکڵە ئیدامەی خۆیکە. مەسەن لە ئەوروپا جۆرێک ئیدارەیەەکە لە جنوبی ئەفریقا جۆرێ بوو لە مەنتیقەی شەرقی ئەوسەط جۆرێکە. بۆیە بەڕای من ئەبێ ئەمە لێرەوە سەیری مەسەلەکان کەن. لێرە مەسەلەی زان چۆنە بەڕاستی خەتەر لەسەر خەتەری هێرشی تورکیا بۆ سەر کوردستان عێراقیا بۆ سەری من یان زان چۆنە من بەڕاستی ئەو نە بۆم مەسەل ناڵێم بۆم مەسەلە بەڵام بەڕاستی کاتێک کە یعنی حسابەکەیت یعنی تەوازنی بینی خەڵک و بینی دەسەڵاتێک کە وەکوتم هەموو بەرژەوەندە سیاسیەکان و عمری خۆی بۆ گریاوەوە کە لەگەڵ دەوڵەتێک لەم دەوڵەتانە کلکی گرێبات لێرە ئەمە مەسەلەی ئەسڵی تر مەسەن ئێمە ناتوانین ئێستا کاتێک کە خەڵک ئامادە نەبێت بەرامبەر بە نانی خۆی بکە هیچ لە گوزەرانی بکە ڕێکخراو نەبێ منەظەم نەبێت دەوری لە سیاستا سفر کرابێت و ئەحزابی دەسەڵاتداری کوردایەتی کە 50-60 ساڵ 70 ساڵ بە ناوی کوردایەتی و مناڵی خەڵک بە کوشتێن و گەنج و لایم ئەم خەڵکە بە کوشتیان ئێستاش سەرنجام بۆ بەکارەسات بۆ خەڵک. بەڕای من لێرایتر مەسەلەی تورکیا و ئێمەوانە بایەخێکی نامێنێ. مەسەلەن تۆ دیقەت بە هاوڕێ هیوا زۆر جار خەڵک لێرەڵێ ئەڵێ خۆزگەمان بە زمانی سەدام حوسێن ئێمە هەمومان دانی کەم زۆربەی زۆرمان ینی بیری زمانی سەداممانێت کە چ ژیانێکمان هەبوو بەڵام هەرێسە خەڵکی کە لە زمانی سەدامە تیرۆرەکرا قەتوعامە کراس ئیسیدادی دین بوو ینی چۆن ئومێد بۆ کاتا خوازێ زۆر بەداخەوە زین چۆنە. بەڕای من لێرا مەسەلەکە کە ئەم دەسەڵاتی لە کوردستان عێراق هەیە دەسەڵاتی قەومی خۆماڵی چییە یعنی ئەمە چی کردو بۆ خەڵکەکەی ئەبێ لێرەوە سەیریکەین. من بەڕاستی ئەوەی کە شنگاڵ تورکیا داگیرەکە یا عێراق داگیریا پارتیکە زۆر پارتی لەژێر دەستی پارتە زۆر مەسەلە نییە ینی حقیقت بڵێم من ئەزان لە ڕوانگەی قەومی سەری مەسەلانە بەڵام کەسێکی ناسوێن بڵێ محسین کەریم هی ناکات بەڵام واقعا من ئەوەی کە ئەم مەسەلانە گرێمە بە کێشمەکێشی چینایەتی بۆ من کرێکارێکی تورک و کرێکارێکی فارس لەگەڵ منە لەگەڵ کرێکاری کۆدا یەک بەرژەوەندی هەیە. بەڕاستیەوەی کە جیای کاتەوە خاتە بەرامبەر بە یەک ئەوە شۆفێنیزمی قەومی و ناسیۆنالیزمە بەشێک لەم دژایەتی کە دروستەکەن بۆ ڕاکێشان و بۆ درێژە کێشانە بە تەمەنی بۆرژوازی چ بۆرژوازی و چ بۆرژوازی عەربی تورکی فارسی ئەمانە لە تەحلیلەکان بەشێک لە ڕاگرتنی بنیانی دەسەڵاتی سەرمایە ناوچەکەیە. لێرەوە گەر سەیری بکەین بە بڕوای من اینجایتە سەرەوەی کە ئەگەر خەڵکی کوردستان جا هەر چینێ بێ مەسەڵەن یەکشی کە بڵێم ئەزانین چۆنە بەڕای من هەموو حەزابە کوردیانی کە هاتوون بەناحەق باسی قەزەی کورد دەکەن ئەوان هیچیان چارەسەری کێشەی کورد ناکەن. حەزەکەمەوە پێ بڵێم ئەمان لەسەر کێشەی کورد نانەخۆن. مەسەن باشترین تەجروبە حیزبەکانی کوردستان عێراق ئەمان لە 1960ەکان و لانی کەم لە شەڕێکی چەکداریان لەگەڵ حکومەتی مەرکەزیە سەرنجام بینیمان کە چییە. من هیچ گومان لەوە نیە کە سەرجەم ئەحزابی کوردایەتی لە تورکیا لە سووریا لە ئێران ئەمانە سەربەبنەماڵی خێزانی بۆرژوازی کورد و کوردایەتی ئەمانە جیاواز نابن لە حیزبی یەکێتی و پارتی ئەوانی تر. لەبەر ئەوە بڕوای من لەم بارانەوە ئاڵوگۆڕێک ڕوونە ئەگەر ئێستا مەسەلەن لە کوردستان ئێران چەسانەوەی نەتەوایەتی هەیە لە تورکیا هەیە لە سووریا بە جۆرێک هەیە ئەمە ئەتوانێت خەڵکێک چاواشە بکەوە ئەو حقەتەی کە با بە کورد هەمومان برانین ئەوێت مەسەن لەژێر ناوی ئەوی کە زوڵمێکی قەومی هەیە خەڵکی کوردستان بە کرێکار و بە دەوڵەمەند و بە سەرمایە دەرهەمی بکە بە برا من دژی ئەمەم بەڕاستی من ئەڵێم بابەگیان ڕاستە دەوڵەتی تورک
دەوڵەتی تورکیا خەڵکی کورد دەچەوسێتەوە بەڵام بەرژەوەندی کرێکاری کورد و تورکی تورک بەیەکەوەی و ئەمانە بەیەکەوە توانن یەک شەقەڵان لەم چەوسانەوەی کە دەوڵەتی بۆرژوازی تورکیا سەپاندێتی و بڕای من حەزابی کوردی لەمان نانەخۆن ئەمان ئیشیان بەمەیەس بێنە شپەکەکە لە کوردستانی تورکیا دەسڵاتی بێ و لە پاتویکەتی باشتر نابێ من زین چۆنە من ناتوانم بەڕاستی هیچ پاکانی هیچ بزنەوەیکی بۆرژوازی بکەمەوە یەکیان بە باش و یەکیان بە خراپ سێکەم ئەگەر قسەکەم تەواو زین چۆنە منڵم کێشەی ئەسڵی ئەوەیە کە خەڵکی کوردستان کاتێک کە لە بەرامبەر دەسڵاتی خۆماڵیە بتوانێت دیفاع لە خۆی کە ئەتوانێت بەرامبەر بە دەسەڵاتێک کە تورکیا ئێرانە یەک مافەکانی پێشێلەکە وەکو چۆن ئەمانیش پێشێلەکەن مافەکانی پێشێلەکە ئەتوانێت بەرەنگاری بێ و ڕێگەی لێ بگرێت بەڵام کاتێ ئەو نانەکەی لای حکومەتی خۆماڵی بخورێت موچەکەی بخورێت مافی هین کرێ بێتە سەر جادە بکوشێت بەڕێم ئەم خەڵکی کە ئەم حقوقی نەبێت و ئەم ئیمکانەتی نەبێت دیفاع لە خۆی کە ناتوانێت لە بەرامبەر ئەوانیش بوەسێتەوە و معلومە کە یەکێتی و پارتی و حیزبەکان جێمە ناکەن چکۆ بتەماوان کردیان گریا بۆ دەوڵەتانەوە بەرژەوەندیان لەگەڵ ئەوانەیە ئەوان هیچ کاتێ نوێنەری چارەسەری کێشەی کورد نەبوون و هیچ کاتێ نوێنەری دیفاع لە خەڵکی کوردستان نەبوون بەشێ لە کارەساتەکانی کوردستان هەوڕێیوە بەشێ لە کارەساتەکانی حەزابی کوردی بەسەر خەڵکاتەوە دیقەت بە مەسەر کارەساتی هەڵەبجە حکومەتی بەعس کردی بەڵام جەلال تاڵەبانی خۆی ئەترافەکە ئەڵێ نەوشوا مستەفا بۆ هۆی ئەوە کە لە پنەوەی چوارەمیانە ئەڵێ ئەوتی من پێم وتۆ کە ئەو کارەمە کە لەبەری بەعز بێتی ئەگە سلێمانیش جێی شێرانی بهێنن و بێتە ناو سلێمانی ئێمە سلێمانیش فیما بارانەکەین لە مەسەلەی هینا مەسەلەی ئەنفالەکانە هەومان نەزانین کە یەکێتی نیشتیمانی بە قیادەی نەوشوا مستەفا بە 2015 و پێشمەرگەوە چوون لە نەوتی زەنبوریانە لە کاتێک کە دەوڵەتی تاقی بە پشتیوانی ئەمریکا جەزیرەی خەرجی وەرانکردنەوەی ئێرانی ڕاگرت ئەویش هات بەم شێوەیانی ئەمانە دوای ئەو کارەسات بۆیە بەڕای من ناسیۆنالیزم کورد خۆی بەشێکە لە کارەساتی ئەو کاسی بەسەر خەڵکی هاتووە لەبەر ئەوە بڕای من هەتا وەسانەوە بەرامبەر بە خەتەری دەوڵەتە داگیری بابرم دەوڵەتە بۆرژوازیەکانی ناوچەکە کە دژی خەڵکی کوردستان ئەوەیە کە بێ خەڵکی کوردستان لە بەرامبەر دەسەڵاتەکەی خۆشیە هێزی هەبێ بتوان دیفاع لە خۆی کە ئەوەی کە دیفاع لە خۆی بکە و هێزی هەبێ و موحدی ئەو نەژە دوای ڕوبەڕوان بەسەوە هینا بە بڕای من لە حەول ئاورە مەسل لەو بەشە لە ڕاستیە یەکێ لە بنەماکانی ئەم کەناڵە کە ئێمە وەکو بابڵێن هەندێک جیاوازی کە لە بیرروڕا هەیە وەکو دەوڵەمەندی دەیبینین و بابڵێن بە بەردەوام پەرشی پێدەدەین من لەو بەشە لەگەڵ ئەم بۆ چونە کۆکم کە لە ڕاستیە قەزیەکە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوەیە بە خۆڕەخستنێتی بە داکۆچی کردنیەتی چ لە مەسلەی بابڵێن مەسلەی نیشتیمانی کە ئەوەی جەنابێت لە سەرەتا زۆر باش من لەگەڵ ئەو تێگەیشت نەبم کە ئەمڕۆ بە تایبەتی ئەوەی قەزەی فەلەستینە و قەزەی هەرێمی قەزەی کووردە بە معلقی تا ئێستا ماونەتەوە تەمەن مانەوەی بە معلقەشی دابڕاو نییە لە مەسلحەتی ئەوەی پێدەوترێت جێگۆڕچێکردن لە جوگرافیای قەیران و لە مەسلحەتی سەرمایهداری جیهانی و لە ئیمپرالیزمی جیهانی و کۆکردنەوەی کێشەکان لەم ناوچەیە بەڵام لە بەشی دووەما من پێم وایە کە باز لە ڕووداوە مێژوویەکان نەکەی لە ڕاستی وەکو مێژوو ئەم ڕووداوە مێژویانە دەبێت تۆمار بکرێ و لە ڕاستیە لە من پێم وایە ئێستا سەبر خەڵکی کوردستانی شتێگەیشتووە ئایا پارتی و یەکێتی دوو وەکۆی با بڵێن بۆرژوازی لە سەدەکانی ناوەڕاست لە ئەوروپا کردی توانی یعنی دەوڵات بەم شونازە نەتەوەیە دروست بکاتن پارتی و یەکێتی ئەم هێزە نیشتیمانیان دەتوانن دەوڵەتی نیشتیمانی بۆ خەڵکی کوردستان دروست بکەن بەڕای من ئەمە پرسیارێکی جەوهەریە و من پێم وانییە پارتی و یەکێتی بەم گۆڕانکاریی کە بەسەر تەرکیبە و بەسەر ئێستا بە تایبەتی شونازداهاتیە ئەمانە چیتر سیفەی نیشتیمانیان هەبێ و بتوانن تەنانەت خەڵکی کوردستان لە زۆڵمی نەتەوەیش با بڵێن ڕزگار بکەن و ئەوەی پێدەوترێ حەقی تەقریری مەسیر مافی بڕیاردانی چارەنووس بۆ خەڵکی کوردستان دابین بکەن ڕای من لەو بەشیان لە ڕاستی لەگەڵ جەنابەت کۆکەم لەو بەشیان لە ڕاستیدا ناکۆکم کە هەندێک ڕووداوی مێژوو وەکو مەبەڕەر بێنینەوە بڵێن ئەگەر ئەم ڕووداوە مێژویە ئەم بیانوانە نەبوایە قەزی کوردستان دابەش نەدەکرا و ئێمە ڕوبەڕووی زوڵمی قەومی نەدەبینەوە من پێم وایە زوڵمی قەومی پێش تەنانە دروستبوونی پارتی و یەکێتی لەسەر خەڵکی کوردستانە هەبووە و ئەمە پرۆسەیەکی مێژوویە و من پێم وایە لە غیابی ئەوەی کە ئێمەی چەپ لەم ناوچەیە کە نەمانتوانیوە لە ڕاستیە خۆمان بە خاوەنی پرسە زیندوەکان بزانین من پێم وایە ئەم پرسە گرنگانە یەکێت دراوەتە دەست پارتی و یەکێتی خاڵی دووەم من کە ڕەنگە لێرەش تا ئاستێک کۆک نەبمەویش ئەوەیە قەوارەی هەرێمی کوردستان یەکسان نییە بە پارتی و یەکێتی لە ڕاستیە
و ئەزمموی هەرێمی کوردستان یەکسانیە بە حزبێکی سیاسی ئەزمموی هەرێمی کوردستان ئێمە دەزانین لە ڕاستیە بەرهەمی تێکۆشانی خەڵکی زەحمەکێشی کوردستانە بە تەواوی وردەکاریەکانەوە کە ئێمە دەزانین کاتێک کە تەنانەت شوراکانیش لە شارەکانی هەرێمی کوردستان لە سەردەمانێک کە ڕوبەڕووی پرۆسی داگیرکاری تەنانەت بەعسیش ڕوبەڕوو دەبنەوە من پێم وایە ئەم ئەزمموی خەڵکی کوردستانە ناکرێ بەو چاوەسەیری بکەین بخێنە باوەشی پارتی وێچێتی بڵێنەوە ئەزمموی پارتی وێچێتیە بۆ باواز لەم قەزیە بین بۆ من پێم وایە لەوەها بارودۆخێکە ئێستا ئەوەی پەکەکە دەیکا تەبعاً لە باکووری کوردستان من پێم وایە خەباتێکی ڕەوایە لە باکووری کوردستان و نەک پەکەکە لە ڕاستیە حزبی کۆمەنیستی باکوور کە لە ناو کۆڕبەندی چەپی کوردستانی لەگەڵ ئێمە کار دەکەن لە ڕۆژئاوای کوردستان حزبی شوعی کوردستانی لێیە پێدەی لێیە کۆمەڵێک پارتی تری لە ڕاستیە بە وچە نەزەری خۆیان من پێم وایە ئەمڕۆ ئەوان لە تێکۆشانێکن کە ئەم تێکۆشانە شتێک نییە لە ڕاستیە مفتعل بێ بە هەڵومەرج و بارودۆخێکی مێژووی سیاسی ئابووری بەرهەمی هێناوە ئەمان ڕوبەڕووی دەبنەوە من پێم وایە شایانی پاڵپشتی لێکردنن بۆ بارودۆخی ئەمڕۆی کوردستان ڕەنگە من دواتر بێمە سەر ئەم قەزیە من پێم وایە بۆ ئێمەی چەپ کۆمەڵێ پرس هاوڕە مەسن لە لایمێن ڕاستیە وەکو ینی تا بە ئێستا بە نسبەت مارکسیەکانەوە و بە نسبەت چەپەوە وەکو گرێک ماوەتەوە ئەمانە لە ڕاستیە یعنی ڕامان جێشێشن بۆ ئەو مناقەشەی کە ئەم پرسانە تا چەند دەبێ یعنی وچە نەزەری چەپ چییە بۆی مامەڵە لەگەڵ ئەم پرسانە بکە کە پرسێکن لە واقعەکە دروست بوون بە ئارەزوی ئێمە ئەم واقعە دروست نەکراوە لە ڕاستیە ئەم واقعە فەرزی کردووە و هێزێکی کۆمەڵایەتی گەورەش لە ڕاستیە لە نام ئەم قەزیە هەیە و بۆتە بە بەشێک لە ڕوبەڕووبوونەوەی ئەم قەزیە من پێم وایە ئەمانە پرسن کە یعنی پەیوەندیدارن بە پرسی کۆمەلگایەکی زیندوو و ڕاستەخۆ لە ڕاستیە پەیوەندیدارن بەوەی کە دەبێت چەپ و کۆمەنیستەکانیش وەڵامێکیان پێبێ کە چۆن ڕوبەڕووی ئەم قەزیە دەبنەوە من پێم وایە ئەو وەڵامە باڵێن تۆماتیکیە لە تەنیا بۆ کۆتایی نایە یعنی ئەمە وەڵامێکی زۆر دقیق نییە پێمان وا بێ کە ئەمە تەنیا لە چوارچەوەی سراعێکی چینایەتیە حەل دەبێ من پێم وایە ئەمڕۆ لە پاڵ منمنانەیەکی چینایەتی کۆمەڵێک ئەرێک بۆ سەر چەپ و کۆمەنیستەکان زیاد دەبێت لە ڕاستیە ئەم ئەرکانە پەیوەندیەکی دیالکتیکیان بە قەزەی تەنانەت ئەرچی چینایەتی شەوەیە کە ئێمە لە ڕاستیە پێویست بە بیرکردنەوە دەکاتن کۆمەڵێک پرسیار لەسەر شاشەکە جارجار هاوڕێ دایدەنێ من هەوڵەدەم لە ڕێگای ماسنجەرەکەمەوە بچمە سەری بۆمان هاتووە هاوڕە محسین من جارەکەی ترچەند هەوڕێیەک هەوڕێ گلەیەوەیان کرد کە ئێمە نەمانتوانێ بۆ نمەیەکێ لەوانە هاوڕێ نەوزاد دەڵێ چۆن ئیخوانێک هێندەی ئینتیمای بۆ ئاینەکەیە ئەوەندە بۆ گەلەکەی نییە هەمان کارکتەریش لەگەڵ من لەگەڵ ئەم جۆرەی نیم یعنی بەجۆە لە جۆرەکان چەندینێکی تر هاتووە دەکرێت سیاغی سوالەکان لە ڕاستیە بە جۆرێک بێ هاوڕێکی تر هاتووە باسیەوە دەکا باز لە شۆ یعنی باز لە عقلەتی فاشیزمی ئێستا بەشێک لە تەبعاً تورک و عەرەب و خەڵک دەکاتن هاوڕێش تر دەڵێ کۆمەنیستێکی فارس و تورک وەکو لەگەڵ ئیسلامیەکی جیاوازێکیان نییە بۆ مەسەلەی کورد ئەمە لە ڕاستیە زۆر لە با بڵێن تێگەیشتنێ هاوڕێ نەوزاد ئەوەی هاوڕێ نەوزاد کردوێتی ئەم کاک نەوزادە تێگەیشتنی تۆ چییە لەوارەی ئەم پرسەوە هاوڕێ محسینکان دێجار بۆ نمونە هەندێک لە چەپەکان ئەوە ڕەنگە لە سووریاش لە ڕاستیە بوو لەژێر کاریگەری عقلیەتی نەتەوەی سەردەست لە ڕاستیە هەندێک جار ناتوانێت کۆی بارودۆخەکە وەکو خۆی ببێنێ سامان بەکرد دەڵێ کێشەی گەورەی کورد خۆیەتی بە تایبەتی باشوور کەتەوە و مەسەلەی کوردیان ڕسوا کردو و ناشریان کردووە نەک تەنیا لە ناو عێراق بەڵکو لە ئاسی نێودەوڵەتی ژوایان کردو هیچ وڵاتێک وەکو جاران هاوڕای مەسەلەیەکە نەبن بەربەرگری لە مەسەلەکە نەکەن تەمەنە ئامان قسەی بوو کە هاوڕە محسن و منیش تاکیدم لەسەر کردەوە ڕخنێک لە ئێمە هەیە هاوڕە محسین کە دەوتێ ئێمە هەندێک جار کۆمەنیستەکان لەژێر کاریگەری نەتەوەی ژێردەست لە ڕاستیە بیر دەکەنەوە لە زۆر ئاسە لە ڕاستیە ئەم ڕخنەیە لە ئێمە گیراوە ڕای جەناب لەم بارەیەوە هاوڕێ هیوا من با وەڵام بە دوو لایەن بە مۆزان چۆنە مەسەن ئەوەی کە
ئەو برادران وسێ مەسەن فارس و کورد و تورک و هین فارس و تورک و عەرەب و ئەوانە معلومە برادر لە ڕوانگەی ناسیۆنالیزمی کوردەوە قسەکە و هەوەشی کە ئێمە و ئیسلامیەکانە خاتە پاڵێک لە ڕوانگەی ناسیۆنالیزمی کوردەوە معلومە ناسیۆنالیزمی کورد کاتێک کە تۆ ڕەخنە لە تاریخەکەی ئەگری حتممە نەبێ و بەم شکڵە تۆمەتبارەکە ئەگینا هیچ کەسێ بەقەدەر کۆمەنیستەکان دیفاعی لە لابردنی ستەمی ملی نەکردووە بەڵام من بەڕاستی هیچ کاتێک ئیمتیاز نایم بە هیچ هێزێکی بۆرژوازی کورد لەبەرەوەی کازانمانە نوێنەری بۆرژوازی کوردن و ئەوانە هەرەوەکەن کە ئێستا دەسەڵاتدارانی پارتیەکەتی بە خەڵکی کورد زمانیەکەن من ئامادەی ئیمتیازدان نیم بە هیچ هێزێکی بۆرژوازی بەڵام من دیفاع لە مافی خەڵکی کوردستانەکەم بۆ دیاریکردنی خۆیان و یەکەم هێز لە کوردستانی عێراقا کە بەڕاشکاوی لە مەسەلەی حەلی کێشەی کوردی کرد و تەرحی ڕیفراندۆم کرا لە 1996 لە قەزەی کووردا حیزبی کۆمۆنیستی کرێکاری بوو کە بەڕاشکاوی ڕایگەیان و مەنسووری حکمت کە کەسێکی فارسە خاوەنی تەرحەکەیە ئێمە دەیان کادری عەرەب و ئەندامی عەرەبمان لەگەڵەکە لە ئەنگریم قەزیەن لەبەرەوە بە بڕوای من ئەوەی کە ئەو برادرانی کە بازەکەن مەسەلانی کۆمەنیستەکان بخەنە پاڵ ئیسلامیەکان سەرکردەکانی ئەوان خۆیان هەمیشە لە باوەشی جەماعەتی ئۆردوگان و خومینی و ئەمانەیە هەمیشە خزمەتیان بەوان کردووە و براکانی خۆیان کوشتووە تیرۆری بەرپرسە کوردەکانی وڵاتەکانی ناوی یەکتر ئێساش کە پارتی کەسانی سەربەپەکە تیرۆرەکە ئەوەی کە یەکێتی مەجالیا بە جمهوری ئیسلامی دایان کەس لە منطقەی دەسەڵاتیەوە تیرۆر کە لە ساڵەکانی نەوەکانە ئەمانە ئێمە نەمان کە سلێمانی معینی ئێمە نەمان کوشت هەمووی پارتی یەکێتی و ئەمانە بوون کە کوردەکانی ئێران و ئەوانش بە پێچەوانەوە جەرایمیان کە بەرامبەر لەبەرەوە ئەو مزایدە بەسەر ئێمان نەکەن کە تەنها کۆمۆنیستەکان کە دیفاع لە هەڵگرتنی ستەمی نەتەوایەکەکەن بەڵام ئیمتیاز ناین بە ئەحزای بۆرژوازی کەوان لەسەر کێشەی کورد نانەخۆن ملیاردێر دروزەک لێ سەروەت پێکەوەنن بینی مانڕەنج و قوربانی سەدان و هەزاران گەنجی کوردستانی عێراق بوو بە سەروەت و سامان بۆ کوڕەکانی تاڵەبانی نەوشیوان و مەسعود بارزانی و خێڵی بەرزانی لەبەرەوە ئەمە بۆی وازح بێت دووەم ئەزان هاوڕێگیان قواری هەرێمی کوردستان هی خەڵکی کوردستان نییە هی کرێکا و زەحمەت کێشەکەی نییە لەبەرەوەی لەو قوارەیە خەڵکی کوردستان نانی نییە گوزەرانی نییە موچەی نییە بە 12 موشەی 5 مانگ وەرەگرێت کوردستان بوو بە سەرمەت و سامان و ملیار دلار بۆ مجموعه خێزان و عائلە کە سەروەتیان هەیە کە دەسڵاتیان بەدەستەوە و مجموعه کەس کە ئیمتیازیان لەگەڵ ئەوانە هەیە بۆیە زانین چۆنە من ئەو مەفهومەگینەی مارکز یارمەکەڵە کرێکاران نیشتیمانیانە هاوڕێ هیوا ئێمە کۆمۆنیستین کرێکار نیشتیمانیان زانین لەم نیشتیمانای دەردی زۆر جار من گوێم لێ بەڵێ بەس پێڵاوەکانم ڕەبتمەکاتەوە بە نیشتیمانەوە لەبەرەوەی پارچە ئەرزێکی نییە یعنی لە نیشتیمانەکە کە کرێکارێک کە خانوشینێک مەترێک زەوی نییە و ئەبێ کرێ با بۆی بژی لە وڵاتە بەڕاستی لەگەڵ کەسێک کە بە هێکتار زەوی هەیە ئەتوانێمان یەکسانکەی هاوڕێگیان بە بڕای من ئەزانین چۆنە مەسەلەی چیناتی مەسەلەی ئەسڵ لە کۆمەلگای سەرمایهداری هەموو مەسەلەکان دەوری ئەوان ئاپارتای لە جنوبی ئەفریقا بەشێک بوو لە هێشتنەوەی دەسەڵاتی بۆرژوازی جنوبی ئەفریقا لەژێر ناوی سپیپێست و ڕەشپێستا هەبوو ئێستا کاتێک کە دەسەڵاتێکی بۆرژوازی ڕەشپێز هاتۆمانیژەکە بۆ غەرب قبولیان کرد ئەمەی کە ئێمە ناتوانین زانین چۆن ناتوانم ستەمی میلی لە کێشەی چیناتی جاکەمەوە ناتوانم کێشەی چینا جاکەمەوە هەڵێکسەکانم تەواوکەم ئەمینە زانین چۆنە کۆمەلگای سەرمایهداری یەک شت میحوەرە یەک مەسەلە ئەسڵە سراعی طبقاتە دوو طبقەیە بۆرژوازی سەرما کرێکارە هەموو مەسەلەکانی تر لە دەوری ئەمە هینەکات خولەخوات لە ئەوروپا مەسەر لە ئەوروپا کێشەی نەتەوەی نییە بەڵام کێشەی تر هەیە تا ئێستا هێشتا لە ئەمریکا مشکلی ڕەشپێست و سپیپێزی هاوڕێ هیوا تا ئێستا هێشتا مەسەن جاوە لە بەریتانیایە تەسەورەکەی پۆلیسی بەریتانی تەعاملێکی حیوانی وحشی خەڵکی ڕەشپێستی هینەکات خۆتان لەم مینا بینیتان کە لە کاتێک کە لە هەنگرانی ترم ئەچن ئێن بەسەر کۆنگرێسا چۆن مەجاندێ بەڵام چۆن معاملەی بزوتنەوەی هین دژی کوشتنی ڕەشپێسەکانەوەی کە لە 3-4 مانگی ڕابردووین چۆن معاملەیان کردن چۆن معاملەی بزوتنەوەی لە ساهەنەوەیان کرد کە بە بیبەر و بەهین پەلاماریان چۆن خەڵکیان کوژ لەسەر جادەکانی بەریتانیایە ئەمانە واقعێتن هاوڕێگیانەزان چۆنە هەموو کێشەکان دەوری خینی چیناتیە بۆرژوازی سەیری کە باشتی پێ بڵێم لە کاتێکە کە گۆرانی کوردی لە تورکیا مەمنوع بوو باشە بەڵام ئێستا تەلەڤیزیۆنی کوردی لە تورکیا هەیە مەوزوعەکەی کە بۆرژوازی تورکی پێویستی بەم جۆرە لە کرانەوەی هەبوو و هات حیزبی داد و گەشەپێدان ئەمەی کردووە بەڵام حتمما خۆی کێشەی کورد حەل ناکە حتمما ئەوانە هێشتنەوەی ستەمی میلی بەشێکە لە بنیانی چینایەتی و دەسەڵاتی ئەوان وەکو چۆن زۆڵم لەسەرژن بۆچی بۆرژوازی خۆی کە گۆڵانی کە ڕزگاریش نی هێناوە ئێمە زانین ئێمە کۆمۆنیستەکان لەوە باش تێگەین کە
يعني لبرامبر سيستم وفكر ونريد يقطعية بورجوازيات عائلة هلوشان دو جني رزقار كجن هذا نو مجال إنتاج وبرمانانه بلان بوشي لكردستاني أما جن لسر تلفون كجري يعني معنا بشكل لبنياني طبقة كارم بورجوازي كردي بمشكلة تواني إدامة خوي با بورجوازي كي أوروبية بي ليبرال بي بورجوازي كي إيرانية بي إسلامي قومي بي بورجوازي كي تركيا بي بو جورة بي أما واقعيتها هاورجي من ناتو مشتاق لشواتشوي من بلان كشمكشي تشيناتا دركم وهمش تلو شواتشوا وصراعكش أما بلام حلي سيريكا همستمك كريكار مصلحتي لي جور استمك أنا شو همستمكان لا تحريقها بو أو دجي أو شو أو جاكاتو أجر استم لسرجن بيت كريكار جنة توسيتو جوازي تشينا يعني كريكار يجناقرد جنوب بيو من بدوج منيك أجر كردو عرب جنيلا بينها بيت كريكاري كردو عرب ناتوان يجن أجر كريكاري إيراني وعراقيين بال أما بشكل التفرقة تشيناتي كبورجوازي سودي لي ولا جري إيشي بيتي وهمش أمانة تغذية كأيام كوميسكان ببش لكارمان جاتي أما بنترسين بالله من امتياز نام بيجناس ناسي بالله دجي استمي مليم دجي شوسانوي مليم دجي شوفيانيزم مليم من لينين يكم كسبوا لنا وأولى نتوي الروس بوكاوتي هركس إلى أنجري نتوكاني روسيا نكات بو جابونو شوفيانيستا منصور حكمة فارس بو بالله او طرحي جابونو كورساني كر يعني كدولاتي كي ترجع زمان بس ما تقصيك لان توي سدسين بو بلام لانجري او بو كلا هم قزي كود بالريفراندوم حد لهم او طريقه كود تياجي اما كابرا ابو فارس بلام كومونيزم دجي شوفينيزم جبر زين شو هاورجان او اني كمل او بنمالي برني طالباني بدوالكاني دسلاداري كود خدمتيان بحزب كان وبدولتكاي ناو شكل كردوا او انا يعني نقونا كوميسكان ياكو اصلا كوميسكان دوني وان جاتيم دولتانيك ولا سر ولا سر واش انكراوين سر واش انكراوين سر واش انكراوين اورا محسن دراسي من في مويا يعني لم برنامجها يعني ترفيق نيه دفاع لا بارتي اتشتي بك وترفيق شبكه تجي بارتي اتشتي بقصه كلا سرويه كاما ام باردوخي استاهي كتشبو كومونيستكان ثم عمل لقال برسيشي وزندوا كان وبرسي بابلين او ظلمي وبرسي قضيه اجتماعي لكردستان لا يعني لرجاي بارتي اتشتي وشرعيتي ورنقرتوا بلكو زنديتي برسكل راسيه تناند واي كردوا ك بشق لاحزاب قومي دروز بك كامرو ام احزاب قوميانه لراسيه وكباس ما كرت شو ناسي اجتماعي شان لدس دعوه سن هنا كاتو تيجيشنه كاتو يعني فيابكم هندي شي بخوين ما اوي او ربلين سر شاشكه بو بلن اسماعيل لريس سي كاتيجوري ولاتان لمرو جياني سرمایه‌داری کوسوا بابەتەکانی بەردەم بزوتنەوەی سۆسیالیستی بزوتنەوەی سۆسیالیستی کرێکاران دژی سەرتاپای سیستەمی سەرمایه‌داریە ئەم بزوتنەوەی ئەمڕۆ کە لاوازە بەڵام بزوتنەوەی کۆمەڵایەتی دی هەیە کە دژی سیستەمی سەرمایه‌داریە بزوتنەوەی پاراستنی ژینگە دژی بە جیهانی بوون ئەنتی سەرمایه‌داری ناڕزایەتی جەماوەری دژی ڕاسیزم و فاشیزم دوای مافی خانشینی گونجا و ناڕزایەتی جەماوەری جیهانی بۆ داواکاری ئابووری چەند ساڵە لە مەیدانن کێشەکەوەیە هەتا بزوتنەوەی سۆسیالیستی کرێکاران لاواز بێت و بە قووەت لە مەیدان دژی سەرمایه‌داری وجودی نەبێ ئەوە بزوتنەوەکانی دی دژی سەرمایه‌داری بێ ئاکام دەمێننەوە و ناگەن بە هیچ گۆڕانکاریی جددی لە سیستەمی سەرمایه‌داریدا بەڵام لە تەک بێزبوونی بزوتنەوەی سۆسیالیستی کرێکاران وەکو خاوەنی استراتیژیەکیشی دروست دژی سەرمایه‌داری دەتوانن ئەو بزوتنەوەی ئەنتی سەرمایه‌داریەکانی دی لەژێر چەتری خۆی کۆکاتەوە ئەو کاتە دەتوانرێت پێکەوە بێستر گروست لە سیستەمی سەرمایه‌داری بووە شوێندرێ من شتێکم نییە لەسەرینەکەی کۆکم لەگەڵ تێگەیشتنەکەی یاوڕێ بەڵێن لە ڕاستیە کاتی بەرنامەکە کاتمان زۆر نەماوە دەدەقێک ماوە ئەم بەرنامەیە ڕاستەوخۆیە تەبعاً بینەران دەتوانن ڕاستەوخۆ لە ڕێگای کۆمنت و پرسیارەکان مشارەکە بکەن چەندە بواری بەرنامەکە کەمەوە بەڵام لە ڕێگای و لیکانی کە دەندراوە ڕاستەوخۆ دەتوانن بە لایف بەشداری بەرنامەکەش بکەن هاوڕە محسین کورد ئێستا یعنی ئەگەر شتەکە چڕ بکەینەوە لەسەر ئەم کاتێماوە لەسەر باشووری کوردستان لەسەر هەرێمی کوردستان قسە بکەین ئێستا هەرێمی کوردستان ڕوبەڕووی بارودۆخێکە بێتەوە ئەم بارودۆخە لە ڕاستیە کە چەندین پرسی تازە هاتێتە پێش لە کاتێکە کە قەوارەکە بەهۆی ئەم با بڵێن بەهۆی جۆری سیستەمی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان واتە بۆی سیستەمی حکومڕانی تا دێ لە ناوەخۆی ڕوبەڕووی لاواستر دەبێتەوە و هاوکات لەگەڵ ئەم کەلێنانەی کە دروستیش دەبێ وڵاتانی دەروبەریش زیاتر دەزوەردان لە
ئەزمموی یاریمی کوردستان دەدەن و تا گەیشتۆتە ئەوەی کە ئێستا هەمومان لەسەرەوە کۆک بین کە ئەزممونەکە لە بەردەم دۆزەکە لە بەردەم مەترسی دابێ بەشێک لە ناوچەیەک بازدەوە دەکا کە قەزیەی بەهارێمکردنی پارێزگایەک چارەسەرە قەزیەکی تر هەموو نەوتەکەی خستۆتە ناو سەبەتەی تورکیاوە پێی وایە لە ڕێگای تورکیایی دادی گەشەپێدانی دەوڵەتێکی شۆڤینی قەومی مەسەبی چارەسەری قەزیەی کوردستانی یەکاتن و ئەم دوو تێگەیشتنە کە لە چوارچێوەی تێگەیشتنی دەسەڵاتدارانی کوردستان و لە ڕاستیە وەزعی کوردستانی گەڕاندەوە مربعی ئەوەل پرسیار ئەوەیە لەوەها بارودۆخێکە کە هاوکات هەرێمی کوردستان ئەمڕۆ ئەوەی پەیوەندی بە مافە ئابووری کۆمەڵایەتیەکانی شەوەیە ئەوەی پەیوەندی بە قەزەی چینایەتی شەوەیە ڕوبەڕووی پاشەکشەیەکی زۆر بۆتەوە ڕێژەی بێکاری و هەژاری تا دێ لە هەڵکشان دادێ وەک کەمینەیەک دەستیان بەسەر هەموو شتێکا داگرتووە ئەمانە بەجێ لە جۆرەکان بازرگانی بە نیشتیمان و بە هەموو کایەکانی ژیان دەکەن لەوەها بارودۆخێکە کە هەموو تەنگ و چەڵەمەکە و کێشەکان خەڵکی زەحمەکێشی کوردستان لە ڕاستی ڕوبەڕووی دەبێتەوە سەدان و هەزارها خەڵکی کۆمەنیست لە کوردستان لە چوارچێوەی پارتی سیاسی خۆی ڕێخستووە و لە چوارچێوەی کەسی سربەخۆ خۆی ڕێخستووە هەزارەها خەڵک ئەمڕۆ لە دەرەوەی دەسەڵاتی پارتی وێچێتی خۆی بە بەشێک لەمانە نازانێ ناڕازیە چ لەسەر قەزیەی با بڵێن چارەسەر نەکردنی قەزیەی کوردستانی قەزیەی کورد یان قەزیەی کوردستانی و چ لەسەر مەسلەی ژیان و وەزعی خەڵک و هەزارەها خەڵک لە ڕاستیە بزنەوەیکی کۆمەڵایەتی ینی حرەکەیەکی احتیزازی ناڕەزایەتی لە کوردستانە هەیە کە ئەمڕۆ داواکەی داوایەکی چەپانەیە داوای نان و ئازادی و کار دەکا و داوای بەجێ لە جۆرەکان هەندێکی پاراستنی خاکەکە کەم دەتوانم بڵێم ئەم داوایە بۆعدێکی چینایەتی و تەنانەت بۆعدێکی نیشتیمانیشی هەیە ڕۆڵی ئێمەی چەپ و کۆمەنیستەکان ئەم بارودۆخێکات چییە پرسیارێکی جەوری ڕوبەڕوومان نابێتەوە کە بۆچی ئێمە ناتوانین ئەو هەموو ناڕەزایەتیە لە چوارچێوەی یعنی بژاردەی سێەم لە بەردەم ئەم کۆمەلگایە بخەینە ڕوو کە تا بە ئێستا لە بەردەم ئەم چاواشەکاری هەیە کە ناکۆچیەکان لە مابینی دوو زۆن با بڵێن زەخ کراوەتەوە کە لە ئەساسە لە ڕاستیە ناکۆچیەکان ناکۆچی شکلین و لە چوارچێوەی پاراستنی ئەم مۆدێلەیە لە حکومڕانی لە سیستەمی سەرمایهداری یعنی وەکو بۆرژوازیی مشەخۆری پاشکۆ بە ناوەندە سەرمایهدارەکان لە چوارچێوی بازاڕی ئازات و ئابووری بازارە دەیەوێ درێژە بە مۆدێلە لە حکومڕانیدا کە ئەم مۆدێلە گەیاندی ئەم دۆخی ئێستا پرسیارەکەوێ سەرڕای هەڵکشانی لە ڕووی چەندایەتیەوە ئەم ناڕەزایەتیە لە ڕووی چۆنیاتیەوە کاتیەوە ناتۆ لە ڕاستیە ئەمە پێویستی بە خۆڕێخستن بێ و هەز ناکەی تەقسیرێک لە ئێمە بێ لە ڕاستیە کە ئەوەندەی مەشغوڵ بینە بە پارتی وێچێتیەوە کەمتر مەشغوڵ بینە بە کۆمەلگا بەڕێخستن و بە بنیاتنانی ئەمە هەز ناکەی پرسیارێک بێ کە پێویستی بە بیرکردنەوە بێ بۆ ئێمەمانان هەڕێ هیوا بڕێ من لێک دوو تەوەرابێ باسی مۆزۆکەکەین یەکەمیانەوەی کە خەڵک تووڕە و ناڕازی لەم دەسەڵاتە دووهەم ئەوەی کە خۆشی لە قسەکانە بە جۆرێک هێناتەوە مەسەرەن چۆن خەڵک لە بەرامبەر قەزەی نیشتیمانیە دەوری هەبێ و سێهەم دەوری چەپەکان من لە خاڵی بابین دووەمەوە بێمەوە کە من پێم وایە کە مەسەلەی نیشتیمانی ئەوانە تقریبا من قەناعەتم پێی نییە ئەوانە مەفهومێکن هی دەورانی ساڵەکانی 30 و 50کانی سەدەی پێشوون ئەمانە گۆڕان مەفاهیمانە گۆڕاون مەسەن ڕزگای نیشتیمانیوانە تەواو بوون ینی باویان نەماوە ئەم قەزیانە هەمووی مەحتەوا هەتا شێوازەکەشی گۆڕاوە مەسەلەی من وتم قەزەی فەڵەستین و قەزەی کورد دوو قەزیان کە بەجێماون یعنی تاریخیان ئەمە دەورەکە تەواو بوو لە ڕووی تاریخۆت کۆتایەت و بەڵام ماونەتەوەمانە لە نمەجێکی ترا قابلی حەلە ئەمانە مەسەن من پێم وایە کە دەوڵەت یەکێتی و پارتی و ئەم هەتا هەموو حیزبە کوردیەکان بەوانەشی کە مەسەن تۆ بە جۆرێک پشتیوانی وتی پشتیوانی شانی پشتیوانی بەکە پەکەکە بە فڵان فیسارە و کە ڕەنگە ئەم قسانی من کەسانە تووڕە بکات ئەمانە هیچیان ئەهلیەوە نین کە بتوانن ئەو کێشەیەک لای بکەن و بتوان قەزەی کورد حەلکەن قەزەی کورد کێشەی کورد حەل ناکەن ئەتوان من بە شەریک لە دەسەڵاتە وەکو چۆن یەکێتی و پارتی چەند ساڵ لەگەڵ دەوڵەتی مەرکەزیە شەریکن بەڵام کێشەی کورد ناتوان حەلکەن چارەسەری کێشەی کورد بە بڕوای من بەس لە ناوچەکە بەسراوەتەوە بەوەی کە لە مەنتیقەیە کۆمەلگا بەرەو چەپ وەرچەرخێ لە تورکیا لە ئێران لە عێراق ئەگەر کۆمەلگای عێراق کۆمەلگای ئێران کۆمەلگای تورکیا بەرەو چەپ وەرچەرخێ چەپ نەفوز و دەوری ئیجتیماعی خۆی لەناو کۆمەلگاکانی خۆیان نەک دەبڕابیتە بە قەزیەی کورد
لە رابطە لە پەیوەند بە قەزیەی کۆمەلگای تورکی قەزەی کۆمەلگای ئێرانی قەزەی کۆمەلگای عێراقی چەپ بەهێز بێ ئەو کاتە حەلی مەسەلەی کورد ئەو کاتە سەرنجدان لە کێشەی کورد بە شێوەیەکی ئینسانی بەڕای من بەهێزترە بێ و ئەگەری چارەسەربوونەکەی زیاتر من پێم وایە کە ئەمە هینە هیچ هێزێکی ناسیۆنالیستی کورد ناتوانێت قەزەی کورد حەل بکات. من ئەزم جەزمەکەم لەم بارەوە دڵنیام کە پێیان ناکرێت و ئەمە تەجروبەی 56 ساڵ ژیانی ئەوانیتریشانیان و تەجروبەی کوردستانی سووریا شمالەیە کە ناچارن لەگەڵ دەوڵەتی ئەسەدا جارێکی ڕێکەونە. مەسەلەی دووەمەوەی کە مەسەلەی ناڕەزایەتی خەڵک ئەزانین چۆن ئێمە لە کوردستان عێراقا بمانێ نەمانێت دەسەڵاتێکی خۆماڵیمانەیە ڕاستە دەوڵەت نییە بەڵام دەسەڵاتی خۆماڵی نموزەتی دەسەڵاتێکی یاوی تێ ئەگەر دەوڵەتیش بێ هەر ئەمەیە دەوڵەتیش بێت تەرەف بێت هەر ئەمەیە دەوڵەتیش نەبێ هەر ئەمەیە. ئەمە ئیسپاتی کرد کە چینی بۆرژوازی کورد چینی خاوەن سەرمای کورد چینێکی مشەخۆری چاوسێنەرەوەکو چۆن بۆرژوازی عەرەبی بۆرژوازی تورکی چاوسێنەری چاوسێنەرە ئیتر ئەوەی کە خوێنمانیەکە ناخوا دەوری نییە لەوان خراپترەوە چاوسێنێتەوە کەواتە مەسەلەی خۆڕێخسی جەماوەری لە بەرامەم دەسەڵاتە ئەبێ محتەوایەکی چینایەتی هەبێ و ئەبێت سەرکەوێ بەسەر ئەو دابەشکاریانەی کە ئەمان کردویان لە بینی خەڵکا بە پارتی بە یەکێتی بە گۆڕان بە فڵامفسار بە ئیسلامی خەڵک کرێکار و زەحمەتکێشی کوردستان موچە خۆر خەڵکی کەم دەرامەت ئەمانە بەرژەوەندیان یەکە بەبێ ڕێکخراوی سربەخۆی خۆیان ڕێکخراوی جەماوەری سربەخۆی خۆیان ناتوانن لەگەڵ ئەم دەسەڵاتە شەڕکەن. ئەوان هاوڕێ هیوا هێزی میلیشیان هەیە زێرەبانیان هەیە دژەتیرۆریان هەیە ئاسایشیان هەیە پۆلیسیان هەیە پارەیان هەیە چەکیان هەیە پشتیوانی دەوڵەتانیشیان هەیە ئەمریکاش لەگەڵ ئەوانە حەزەکەم بزانی ئەمریکاش لەگەڵ ئەوانە لە بەرامبەر هەموو هێزەیە ئەگەر خەڵک نەتوانێت خۆی ڕێخات حتممە دەرەقەتیانەوە خۆشی ڕێخات بێت ڕێخسنێ بێت کە لە ڕووی سیاسیەوە لەوان جیابێتەوە بێ وەهمی بە کورداتی نەمێنێ بێ بزانێ با بە ئەمانە دوژمنی ئەون ئیتر هەموو کوردبرایە ئەم مەقولەیە بێ بخرێتە ژێر پێوە هەموو کوردبرا نییە تەبەقاتە چینە مثلەن ئەو کرێکار و زەحمەتکێش و مامۆسایی کە نانیە بیخوا لەگەڵ ئەوەی کە ڤێلاکانیان چۆ بۆ ئاسمان و ملیار دۆلار دەرەوە خەزنکۆ جیاوازن دوژمنن ئەمانە هیچ ڕەفتێکیان بێ بڵێن دوژمنی تەبەقایەتی ئەبێت ئەم خۆڕێخستنە خۆرەسکی چینایەتی بێ کرێکار و زەحمەتکێش مامۆسا کەم دەرامەت موچە خۆر ئەوانی کە لە دایرەکان خۆی ڕێخات خۆی ڕێخات لە دەوری ڕێکخراوی مستەقلی خۆی ڕێکخراوی خەباتکاری خۆی ڕێکخراوی شۆڕژگەری خۆی کە جیخۆی جاکەتە لەباری سیاسی لە هەموو حیزبەکانی کورداتی ولا هەتا لە کوردایەتی ناسیۆنالیزم بۆ کرێکار نەکبەتیە کارەساتە نەکبەتی و قوربەسەریە کرێکارە بێ بەرەو سۆشیالیزم بێت ئەبێ بیل لە بەرژەوەندی خۆی کاتەوە وەکوتم مەسەر ئەمە معنایەوە نییە کە ئەگەر کرێکاری سۆشیالیست بێت دژی قەزەی کوردە نەخێر کرێکارێکی سۆسیالیست ئەوە توانێت قەزەی کورد حەلکا ئەوە توانێت قەزەی نەتەوەیەکی ژێردەست حەلکا وەکو چۆن لینین حەلی کرد وەکو چۆن لە هیچ شوێنێکی نادی قەت بە تەنها لە شوێنێکە کە قەزەی میلەتان حەل بووە لە دەسەڵاتی ئیشتراکیە بۆ کەلینین وحیزبی بەرشەفی و کات دەوڵەتی سۆڤێتی قەرارات و دنیایەک نەتەوە لە ژێردەستی رووسیای قەیسەریە و کاتا کە چۆسەنە ڕزگارە بن و لەوانە دەوڵەتی فینلەندەکە ئەومان توانین بنمونە بهێنینەوە یانی لەبەر ئەوەم قەزێ وتم ئەگەر کرێکاری سۆشیالیست بێت ئەبێ بەمی تیجاب ئەمە هەتا چارەسەری کوردیش ئینەکە و مەسەلەی وەستانە بەرام بە دەسەڵات ئەتوانێت لەم ڕێگەوێ بێ. خاڵی دووهەم دەوری ئێمە چیە هاوڕێ هیوا کوردستان عێراق وەزعێکی تایبەتیە زۆر وەزعێکی تایبەتیە بەسەر میلیشیا دابەش کرا وەزعێکی نامستەقیڕە ئێمە ئەبینین کە ئەمریکا بە هەموو شتێک لە منطقە موجودە جمهوری اسلامی موجودە تورکیا موجودە بإمكانات ميدياكان موجودة بورژوازی هەموو ڕۆژێک زەرامێکی بۆڵە تۆقێنە و بستنێکە بۆ دروستکە بە ئیمکاناتی میدیایی پارەوە ئەمانە شەڕ لەگەڵ ئەمانە ئاسان نییە شەڕ ئەوە نیە حتمما ئێمە خەتابارین چەپەکان حتمما کۆمیسیەکان خەتامانێ بەڵام بەڕاستی قەزێکە تەنها ئێمە نین دوژمەکان بەهێزترە لە هەموو بارێکەوە بەهێزترەوە خۆمان بەداخۆ چینیکرێکان لە کوردستان زۆر لاوازە ناڕێکخراوە زۆر ناڕێکخراوە سۆشیالیزم زۆر لاواز ناو کرێکاری کوردستانە ئێمە ئەبێ بەسەر ئەم ئینانە سەرکەوین و ئێمە ئەبێت تاکیدکەینە سەر ڕێخستنی سۆشیالیستی کرێکار هوشیاری سۆشیالیستی کرێکار ڕێخستنی جەماوەری خەڵک و هاوکات دەور و نەخشی ڕابەری کۆمیسیەکان و چەپەکان لە بزوتنەوەی ناڕەزایەتی خەڵک بۆ کۆتاهێنان بە دەسەڵاتی بۆرژوازی کورد ئێمە ئازان چێمە ناتوانین کاک هیوا لە کاتێکە کە خەڵک دەڵێت ئەم دەسەڵاتە بڕوە کۆمیسیەکان ناتوانن بڵێن نەخێر وەڵای ئێمە خەریکین داوای هینەکەین خەڵک دەوێت ئەمە بڕوات زانین چۆنە من کەوتم قوارەی هەرێم پیرۆز نییە من ئەمێ ئەم کرێکا و زەحمەتیش کلامێ دەسەڵاتە بڕە دەسەڵات تر بێت بەڵام کاتە دەسەڵاتێک نوێنەری خەڵکی کوردستان معلومە قەزێکی خۆش لەگەڵ دەوڵەتی مەرکەزیەک لا یەکاتەوە کاتێک کە خەڵک لە کوردستان عێراقا دەسەڵاتی بەدەست بێ معلومە کەوە توانێت بە باشترین شێوە لەگەڵ دەوڵەتی مەرکەزیە ئیتفاق هین کات خەزەکەیەک لای کاتەوە هێزی هەیە خەڵک ئەو کاتە خەڵک لە مەیدانایە نەک هێزەکانی پارتەیەکێتی لە بەردەم هجومی حەجی شەعبیان ڕاکەن چۆن لە شوراکانی نەویەکە بە هەمووی چەند جەتارێک بوو بەڵام توانێن مقاومەی بەعسکەر ڕاستە دەرەقەت نەهاتن تەوازنەکە لە ساڵحیان نەبوو بەڵام مقاومەی کرد خەڵکی ڕێکخراوی هوشیاری کە بەرژەوەندی خۆی ببینێ کە بزانێ ئەو واقعەتە ئەو قوارەی هی خۆیەتی بە بڕای من شەڕی سەرماڵیە کادێمە من باسی تەجروبەی ستالینگراد دەکەم هەرچەند کە دەوڵەتی سۆڤێتی بە بڕای من لەو کاتە ڕەتی بە کرێکار نەما بوو بەڵام چووکە
نەسیمێک هەبوو پێی وا بوو کرێکار و زەحمەتکێشی رووسیا پیان وا بۆم دڵتەی خوانە بزان چ قەرەمانتێکیان لە بەرامبەر ئەوڕم حسین کاتی بەرنامەکە بڕەوین دەڕوا دوایی دقەیەک کاتت دەمێ من لە ڕاستیە ینی پرسیارێکی گرینگە دووروژاند من پێم وایە لە دواییش کە باس لە با بڵێن دەسەڵاتی هەرێمی کوردستان کرد کە لە کاتێکە خەڵک دێ بڕوا یعنی لە ڕاستیە من پێم وایە هەر کاتێک کە ئەگەر ڕای گشتی دروست بێ و خەڵک بێ ئەم دەسەڵاتە بگۆڕێ من پێم وانییە کەسێک یعنی لێرە هەبێ لەم بەرنامەیە بێ بڵێ بام دەسەڵاتە یعنی نەڕوخێ یان نەڕواتن ئەمە لە ڕاستی کە قسە لەسەر گۆڕنی دەسەڵاتی شەکەین من پێم وایە ئەسڵەن ئەوەی تا ئێستا دەسەڵاتی هێشتۆتەوە بەهێزی پارتویەکێتی نین لە ڕاستیە غیابی بەدیرێکە کە بتوانێت خۆی تەرح بکە و غیابی ئێمە لە ڕاستیە و من پێم وایە کە قسە لەسەر بەدیری شەکەین و قسە لەسەر گۆڕنی دەسەڵاتی شەکەین ئەمە لە ڕاستیە یعنی من پێم وایە بنیادنانی کۆمەڵگایەکی تری جیاوازتر و کۆمەڵگایەکی سۆسیالیستی بەدیدی من یعنی پرۆسەیەکی یعنی کردەیەکی با بڵێن عسکەری کردەیەکی ڕەوایەگرتن نییە لە شەو ڕۆژێکە ڕوو بدا ئەمە کردەیەکی مێژویی بنیادنانە لە ڕاستیە و پرۆسەیەکە یعنی بەدوای یەکە لە نەتیجەی ینی تەکاملی و لە نەتیجەی کەڵەکەبوونە ئەمە جێبەجێ دەبێت پرسیارێکت وروژان لەبارەی ئەوەی کە ئێمە چۆن چەپ بەهێز بێ و لە چێوەی چەپ کە چۆن بتوانێت ئیدارەی ئەمە لەفانە بداتن ئەمە پرسیارێکی گرینگە دەمەوێت دواتی گەشتنی ئەمە بکەمە پرسیارێک بۆ تو دوای تێگەشتنی خۆمی لە سەردەم بە تێگەشتنێت لە کاتێک ئەمە دۆخی دەسەڵاتە لە کوردستان کە زۆرنی خەڵکی ناڕازیە و پرسیارەکە لە من ئەوەیە ئەمە بەهێزی ئەوە نێماونەتەوە غیابی بەدیلە دیدی ئێوە بۆ بەدیل کە بتوانێت حەلی مشکلە زیندوەکانی کۆمەلگای کوردستانی بکە لای جەنابتان چییە؟ هاوڕێ هیوا بە بڕای من ئێستا ڕێگەیە کە بۆ خەڵکی کوردستان ماوەتەوە ئەبێ لە خۆی ڕێخا بزوتنەوەیکی سیاسی جەماوەری هوشیارانە کە ئاراستەکەی ئەوە بێ بتوانێت دەسەڵاتی ئێستا بگۆڕێ بۆ دەسەڵاتێکە لەسەر بنەمای دەخالەتی ڕاستەخۆی جەماوەت دامەزراوێت ئەی دەسەڵاتێ بێ کە لە خوارەوە بۆ سەرەوە خەڵک نوێنەرانی خوان هەڵبژێرن و ئەم نوێنانە هەمیشە قابل لێپرسینەوە بن من لەمە زیاتر هیچ بەدیلێک من و پێم هیچ بەدیلێکی تر نییە ینی نە بەدیلی پەرلەمانی نە حکومەتی موقت ئەمانە هیچی چارەسەری کێشەی خەڵکی کوردستان ناکە بەڵکو ئەبێ لە خوارەوە دەسەڵاتدارەتی خەڵک دروست بێ و ئەمەش حرەکەیەکی بەڕای من نەک بزوتنەوەیکی مێژووی کەڵەکە بوو ئەزان چۆمە پرۆسێکی سیاسی هاتە مەیدانی جەماوە توانێت ئەگەر خۆی ڕێخات و دەوری ئەحزابی چەپ و کۆمۆنیستی دەوری جدی ببین ئەمە پرۆسێکی زۆر سەخت نییە توانێت لە ماوەی چەند مانگ و چەند ساڵەوەدانەمە جێبەجێ بۆیە بە بڕای من ڕێکەی ئەوەیە کە بێ یەکەم ئەبێ خەڵک خۆی ڕێخات ڕێکخراوە جەماوەریەکانی خەڵک ڕێکخراوەکانی خەڵک لە خوارەوە دروست بێ ڕێکخراوی کرێکاران و زەحمەتکێشان ڕێکخراوی جەماوەری لە گەڕەکەکان لە ناوەندەکانی کار وەوردەوردە ئەمانە کۆنتترۆلی لە خوارە کۆنتترۆلی شوێنەکانی خۆیان بگرن من لە شوێنی کەشتا زۆر جاروتومە یعنی یەکەم شت خۆڕێخستنی خەڵک دووهەمناوی دۆم ئەم خۆڕێخستنە چۆن ئەتوانێت وردەوردە لە خوارەوە پایەکانی دەسەڵاتدارەتی خەڵک دروستەکە بۆ نمونە منفی نیە لە کاتێکا یەکێتی و پارتی لەسەر دەسەڵاتیان بەدەسا ئەگەر خەڵک خۆی ڕێخا ئەتوانێت ئیدارەی شارەکان ئیدارەی دامەزراوەکان بەدەستەوە بگرێت خەڵکی ڕێکخراو ئەتوانێت مە بکە ئەگەر ڕێکخراو نەبێ هیچی پێ ناکرێت معلومە بەڵام خەڵکی ڕێکخراو ئەتوانێت هەتا بەو دەرەجەی کە خۆی ڕێکخراو ئەتوانێت هێزەکانی کێتی و پارتی چەکداری ئەوانیش وردەوردە بەلاخوا ڕاکێشە وردەوردە ئەوان لە ژێرە بنکەنیان بکات و نەتوان مقاومەتی خەڵکن و سەرنجام دەسەڵات بکرێتە دەستی خەڵک هیچ ڕێگەی تر نەماوەتەوە غێری ئەمە بەبڕایان و ئەمەش ئەتوانێت کێشەی مەرکەز و هەرێمی ژێگلایی کاتەوە بەر بۆگەکە ئەم خەتەری کێسە لەسەرەوەی ئێوە جەنابتان باسەکەن هەرێمی کوردستان هەیە بۆیە کە خەڵک بێتە مەیدان وە هەم خۆی دەسەڵاتی خۆی دابمەزێنێ هەم لە بەرامبەر هێزە داگیرکەرەکان و دوژمنانی خەڵکی کوردستان بتوانێت مقاومە بکە و پارێزگایی لە کوردستان بکات کە خەڵکەکەی خەریکن بەڕێوە بن و ئیدارەی سیاسی و ئابووری کۆمەلگاکەکەن من لە ڕاستیە من پێم وایە ئەوەی جەنابەت وتێت ینی مەسەلەی خۆڕەخستنی کۆمەلگا بابەتێکە گرینگە و بەشێکە لە ئەولەویەتی ئەمڕۆی لە ڕاستیە کاری چەپ و کۆمەنیستەکان و یەکێکە لە ڕوکنە گرینگەکانی و پرسیارەی کە ئێمە دەبی وەڵامی بدەیدنەوە چەپ چۆن بەهێز بکرێ چەپ چۆن لە حاڵەتێکی نخبەویەوە ببێ بە پرۆژەیەکی مجتەماعی و جەماوەری لەم حاڵەتی نخبەیی و جۆرێک لە ئینعزالیە دەربچێ و من پێم وایە باقی ئەوە باقی جگەلەوە پەیوەندی بەوە بە ڕوئیای چەپە کە چەپ چۆن مامەڵە لەگەڵ پرسە زیندوەکانی کۆمەلگا دەکە
و خۆی بە خاوەنی پرسە زیندوەکانی کۆمەلگا دەکاتن و لە ڕاستیە دوور لە عقلێتی دۆگمایی دوور لە کۆپیکردنی نسخەی سەردەمانێکی دیاریکراوی مێژووی ئەمڕۆ بارودۆخی کۆمەلگای کوردستان دەخوێنێتەوە و ئێمە چۆن دەتوانێت پرۆژەی بنیادنانی کۆمەلگایە کە لایانی کەم عەدالەتی کۆمەڵایەتی یەکسانی و چارەسەری پرسەکانی پێبێ من پێم وایە ئەمەش بەوە دەکرێت کە ئێمە خاوەن ئەو ڕوئیایەکی فراوان بین کە ئەمڕۆ لە ڕاستیە هێزی زۆر یعنی ئەرچی زۆر لەسەر چەپ فەرزەکە وەکو جەنا بدوتت کە ئەرکەکان قرسن بارودۆخەکە قرسن و لە ڕاستیە هەمن جارشکەوە دووبارە دەکەمەوە ئەرچی چەپێکی شەرقی چەپێکی خۆرهەڵاتی زۆر جیاوازە ئەمڕۆ لە چەپێکی ئەوروپایی ئەمڕۆ ئێمە جگە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی و جگە لە پاڵ ئەوە مافە مەدەنی و سیاسیەکان مەسلەی ژنان دەستورێکی سیکۆلار ئەو هەموو مەلەفە زیندوانەی پەیوەندی با ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تایبەتمەندی سیستەمی تەنانەت بەرەمێنانیشەوەیە هەموو ئەوانە من پێم وایە لە ئێمە دەخوازێت کە بە دیدێکی فراوانتر سەیری بابەتەکە بکەین دوور لە ئامادەکردنی ڕەچەتەیەکی دیاریکراو من پێم وایە هاوکاری هەمومان دەکا ئێمە چۆن بتوانین بتوانێت خۆی بە خاوەنی کۆمەلگا بزانێ و بتوانێت لە ڕاستیە تێکۆشانی چینایەتی بەگرێدراوە و بە پەیوەندیەکی دیالکتیکی لەسەر مەسلەی تێکۆشانی نیشتیمانی من پێم وایە گرێ بدە و ڕۆڵی گرنگ دەبێنێ ئەو وەختە من پێم وایە کە لە ساتە وەختێکین ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ ئەوانەی تو باست کرد تەنانەت ئەوەی پێدەوترێ هێزەکانی ناوەخۆ و پێشمەرگە و لانەکانی تریژ لە ڕاستیە زۆرینەی من دڵم لە خەڵکی فەقیر و هەژار ئەمڕۆ دروست بە و ناڕازیە لەم دەسەڵاتە بەڵام لە ڕاستیە ئەوە هێزەکانی دەرەوەی دەسەڵاتن کە ئاسوویەکیان بەوان نەداوە بتوانن ئەمان بێن بڕۆڵی باشتر ببینن و خۆشببختانە ئەمڕۆ بزوتنەوەی ناڕزایەتی کۆمەڵایەتی لەباری چەندایەتی لە هەڵکشانایە من پێم وایە ئەوەی دەمێنێتەوە کە قسەی زۆر هەڵدەگرێ لەباری چەندایەتی چۆن ئێمە بەهێز بکەین و من هاوڕای جەنابتم قەزیەی کوردستانی لەسەر دەستی پارتیوێکێتی حل نابێ وەک چۆن لە ڕووی مێژوە نەیتوانی و حەلیکە لە ڕابردوو و نە لە داهاتوو لە ڕاستیە دەتوانێت حل بکە بەڵام پرسیارەکەوەی ئایا چەپ دەتوانێت خۆی بەخاوەنی ئەم قەزیە بزانێ تا ببێ بە بەدیلی پارتیوێکێتی خۆی بەخاوەنی ئەو قەزیە بزانێ بەمانەیە ئەوە نییە ببێ بە هێزێکی ناسیۆنالیستی بەمانیانە لە ڕاستیە بەو مانایە کە چۆن بتوانێت واقعی ئەم کۆمەلگایە بخوێنێتەوە من زۆر خۆشحاڵ بم ئاورە محسین گفتوگویەکی بەسوود بوو و سپاس بۆ بینەران کە تا بە ئێستا لەگەڵمان بوون سپاس بۆ هاوڕێیاسۆ دەوڵەت کە ماندوو بوو لەگەڵمان لە پشتی کامێرا و کارە تەکنیکیەکانەوە لەگەڵمانە لەم بەرنامەی لەگەڵمان بوو جارشتر داوا لە بینەران دەکەم کە ئەمانەی بەردامی پێدان و پێشخستنی ئەم کەناڵیان لە گرینگە سەبسکرایبی کەناڵەکە لە یوتیوب بکەن و هەر سبەی لەسەر پرسێکی تری زیندوی کۆمەڵگاگەمان کە پرسی ژینگەیە و ئەم پرسە لە ڕاستیە ئەمەش دابڕاونیە لە پرسی سیستەم و ئەمڕۆ بزوتنەوەیکی کۆمەڵایەتی سەرتاسەری جیهانی بۆ پاراستنی ژینگە لە گۆڕەدایە لە بارودۆخی ئەمڕۆ چۆن هەرکو ڕۆڵی چەپ چییە و چۆن ئێمە ڕوبەڕووی پاراستنی ژینگە بینەوە کە ئەمڕۆ تەماحی سەرمایهداری و تەماحی پەیداکردنی پارە لەسەر حیسابی هەموو بەهایەک شتێکی نێشتەوە بە ناوی ژینگەیەکی پاک تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر کاتێکی خۆش بۆ هەمولایەک سپاس جارێکتر بۆ تۆ هاوڕە محسن زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن سەرکەوتوو بن کاتی خۆش بۆ ئێوەش کاتێکی خۆش بێەوە